سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، ئەم کاتە و گشت کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. لە ئاڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار ڕاباوە هاتوونەتە و خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە کە لە هەر ئاڵلقەیەک ئاوڕێک ئەداتەوە لە لایەنێک لە لایەنە جۆرەجۆرەکانی ژیان و بەرهەمەکانی هۆنەرمەند، شاعر، نووسەر و ئەدیبێک، یەکێک لە ژانرەکانی بواری هونەر و ئەدەبیات چوەک دیمانە لەگەڵ کەسەکان بێت و چوەک نووسین و ئامادەکردن سەبارەت بەو بابەتانە. لە ئاڵلقەی ئەم هەفتەیە بەرنامەکەشماندا بینەر و بیسەری بابەتێک دەبن کە سەبارەتە بە ژیان و بەرهەمەکانی بێژەر، هونەرمەند و کادری بەناوبانگ و بەتوانای رادیۆ دەنگی حزبی کۆمۆنیستی ئێران، ئەنجامی حزب و پێشمەرگەی جەسووری کۆمەڵە و سیمای ناسرا و خۆشەویستی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان و ئێران. لەم بەرنامەیەدا هەوڵەدەین کورسەیەک لە ژیان و خەباتی لێبڕاوانەی کۆمۆنیستی و چینایەتی هاوڕێ ناسیح مەردۆخ باس بکەین و زیاتر ئەو بەرهەمە هۆنەریانە بڵاو بکەینەوە کە بە جۆرێک مورک و جێپەنجەی ئەویان پێوەیە. بۆ هیوایە ناوڕۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجی ئێوەی ئازیز بێت، دوای ناوبڕێک ئەگەڕێمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکە. Suri şorşine de şakere Bacake Lajira wala suram Surudi aşnabuna Vamruba düşmün dakhini Ruba düşmün dakhini Min malay Suri şorşine de şakere Suri şorşine de şakere Bacake لجرا وعلى صورم سرودي أشنبون وامرو بادش من دخيني پرچم سرخ انقلاب نوین از من به اهتزاز است. زیر آن پرچم سرخ من با سلاحم سرود آشتی ناپذیری طبقم را رو به دشمن میخوانم. مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روشی تیا مرگی وشیارم رگی سختم لریا چکی دست دیری مشکم مجده دوار روشی تیا پیشمرگ آگاهی که میشناسد ره دشوارش را، سلاح اندیشم نوید بخش آینده است. لجلا وعلى صورم سرودي أشنبون وامرو بادش من دخيني برزلوت که یامانجی خم و بیرون بستم لخباد وازناینم تا نبینم سرباسته برزلوت که یامانجی خم و بیرون بستم لخباد وازناینم تا نبینم سرباسته من مالا چه بلند است اهدافم، چه بلند است اندیشه رهایی. دست از مبارزه‌ام بر نمی دارم تا رهایی و
سرافرازی. به پا خیزید هم تباران محرومان، بیایید متحد شویم، به زندگی نور افشانیم، به گور سپاریم روز سیاه را. ساوچینەکانم وەرن ببین بە یاد لەشتی گەشێنینەوە ژیان دوای بێنین ڕۆژی ڕا. ساوچینەکانم وەرن ببین بە یاد لەشتی گەشێنینەوە ژیان دوای بێنین ڕۆژی ڕا. پرچم سرخ انقلاب نوین از من به اهتزاز است. زیر آن پرچم سرخ من با سلاحم سرود آشتی ناپذیری طبقم را رو به دشمن میخوانم. لەژێر ئەوواڵە سوورم سرودی ئاشنەبوونەوەم ڕووبا دوژمن دەخوێنێ، ڕووبا دوژمن دەخوێنێ، ڕووبا دوژمن دەخوێنێ. هاوڕێ ناسح مەردۆخ یەکێک لە لێهاتووترین و شەریفترین ئەو شۆڕەشگەرانەیەکە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەخۆیەوەی بینیوە. ئەو خاوەنی لیسانسی شیمی و یەکێک لە خوێنەوارترین هونەرمەندەکانی نێو ڕیزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران لە ماوەی تەمەنی کورتی خۆیدا بووە لەو تەشکیلاتەدا. هاوڕێ ناسح لەو ماوەیەدا توانیویەتی مۆرکی توانایی و لێهاتووی هۆنەری و سیاسی خۆی بە گەلێک لە سرودە شۆڕەشگەرانە چینایەتی و سیاسیەکانەوە بەرجەستە بکاتەوە. بەداخەوە لە بۆمبارانی شیمیایی دۆڵی بۆتێک لەلایەن فڕۆکەکانی ڕژیمی فاشیستی بەعسی عێراقەوە ئەنجامدرا لەگەڵ پۆلێک لە هاوڕێیانی گیانی عەزیزی باخت کرد. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش، فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش، فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش، فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات، لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات، لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو، لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو، لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش، فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش، فڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا. لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات، لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا.
لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگام هەستی پاراوێت سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەست پێشکەش پڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەست پێشکەش پڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگە بەڕێز عەبدوڵڵا مەردۆخ برای هاوڕێ ناسیح بە وردی باسی قۆناغەکانی ژیانی کاک ناسیحی کردووە و ئەوەی پێشکەشتانی ئەەکەم کورتکراوێکی نووسینەکەی بەڕێز عەبدوڵڵا مەردۆخە. ساڵی 1970 دووەهەمین ساڵی خوێندنم بوو. دەبوو خۆم ئامادە بکەن بۆ مانگی گوڵان بۆ مۆناقشە و بەرگری لە تێزەکەم. ژیانی پەنابەری، کوێرەوەری و چەرمەسەری، خوێندن و کار پێکەوە بۆ ژین و ژیان بە ژن و مناڵەوە بەجارێ دەرەچانی لێ بڕی بوو. ڕۆژی دیاریکراوی مۆناقشەی تێزگەیشت. دوێنێ شەوی هەتا بەیانی نەنووست بوو. بە ئیشوکاری ڕۆژانەوە خەریک بووم. بە جەستەیەکی ماندوو ڕۆحێکی پرش و بڵاو لەگەڵ ژن و منداڵ خۆم گەیاندە زانستگەی سوربۆن. پاش 3 سەعات و نیوێک چەند لێدوان و گفتوگو لە پێش کۆمەڵێک مامۆستا و پسپۆڕ و خەڵکی هۆگر سەبارەت بە باسی تێزەکە موناقەشە تەواو بوو. تێز بە دەرەجەی زۆر باش و پیرۆزبایی کۆتایی پێهات. بەری ڕەنجی چەند ساڵەم چنیەوە و نەختێ حەسامەوە. ئەو ڕۆژە نەڕۆشتینەوە بۆ ماڵ. لە کافەیەکی گەڕەکی نزیک زانستگەی سوربۆن نانمان خوارد و ڕوومان لە باخچێ لۆکزامبۆرگ کرد. نزیک ئێوارە لە قان گەڕاینەوە بۆ ماڵ. هێشتا خۆمم نەگۆڕۆی بوو. زڕای تەلەفۆن هات. چوومە سەر تەلەفۆن گوێم لە جەنگی کاک سەلاحی مەحتەدی بوو. هەواڵی پرسین و پاش چاکوچۆنی منیش باسی ئەو ڕۆژەی خۆمم بۆ گێڕەوە. وتی باشە ئاگا و ڕووزاوی تازە چییە؟ وتم لەبەر کاروباری خوێندنەوەکۆم ماوەیەکی زۆرە بە تەواوەتی لە دنیادا بڕاوم. وتی خەبەری کوڕەکان دەزانی؟ وتم نا. وتی ئەو ناوەیان بۆرزمان کردووە و خەڵکێکی زۆر تیادا چوون. مەقەڕی رادیۆ کۆمەڵەش بەرکۆتووە و زۆربەی ئەندامەکانی کوژراون. وتم ناسیحی براشم؟ وتی بەداخەوە. نە قەڵەم و نە زمان و نە هیچ شتێکی دیکە ناتوانن بارودۆخی ئەو کاتەکە ئەو هەواڵەم بیست دەربڕن. هێشتا برینی ڕەشی هەڵەبجە بەسەر جەستەی مرۆڤایەتیەوە ساڕێژ نەبوو بوو. ڕژیمی بەعسی سەدام کارەساتێکی دڵتەزێنی دیکەی خولقاند. ڕۆژی 25 گوڵانی 1388 هەتاوی واتە 19 مانگی مەی 1988 فڕۆکەکانی حکوومەتی عێراق دۆڵی بۆتێ لە ناوچەی بادیسان لە 7 کیلۆمەتری شاری ڕانیەیان بردمانی شیمیایی کرد.
لەم هێرشەدا جگە لە خەڵکێکی زۆر 23 پێشمەرگەی کۆمەڵەش گیانی عزیزیان لەدەستە. در زندانهای مخوف رنج کشیدید، زنجیر در پای به تبعیدگاه ها رفتید، زنجیرها را بی شکوه با خود کشیدید، زیرا نمی توانستید فراموش کنید برادران زجر کشیدتان را. زان رو که ایمان داشتید نیروی عدالت از نیروی شمشیر برنده تر است. آن روز نزدیک است، آنگاه که کاخ ستم فرو ریزد و مردم آزاده بر پای خواهند ایستاد. بدرود رفقا، راهی نجیبانه برگزیدید. به دنبال شما ارتش تازه نفس آماده است برای مردن و رنج بردن. بدرود رفقا، راهی نجیبانه برگزیدید. در کنار مزار شما سوگند میخوریم که نبرد کنیم، بکوشیم برای آزادی و نیکبختی انسانها. تاریخ رهایی طبقه ما، پرولتاریای جهانی با آتش و خون نوشته می شود. شما نه اولین نسل و نه آخرین نسل زندانیان و قربانیان طبقه کارگر در راه رهایی خواهید بود. از دیوار تیرباران کموناردها در پاریس تا سنگ فرش‌های خونین پترزبورگ، از باریکادهای کارگران آلمان تا قتلگاه وین راهی است که طبقه کارگر برای رهایی خیش پیموده است. حزب کمونیست ایران به همراه شما و به اتکا به نیروی طبقه کارگر در راه تحقق این آرمان کمونیستی به پیش می رود. ناسێح مەردۆخ لە پاییزی ساڵی 1950 واتە 1329 هەتاوی لە سنە لە بنەماڵەیەکی دێرێنی مامناوەنجی چاوی بە دنیا پشکوت. سێم منداڵی خێزانەکە بوو. خوێندنی سەرەسایی و ناوەندی لە سنە و بانە و سەقز تەواو کرد. هەر بە منداڵیەوە کوڕێکی ڕێکە و پێک و ڕاستگۆ و بێباک بوو. بە وەفا و لە ڕۆژانی تنگانەدا هاوبەشی خەم و ڕەنج بوو. قەت نەچەجوو زێر باری زۆڵم و زۆر. ئەو خوا وای لێکرد بوو زۆر جار تووشی کێشە و دەردی سەر بێت، تەنانەت لەگەڵ مامۆستا و خزم و دەوروبەرەکانیشی. کاتێک گەورە بوو هەستی بە گەلێک کێشەی ناو کۆمەلگا کرد، بۆی دەرکۆت لاساری و سەرەڕۆیی هیچ دەردێک دەرمان ناکات. هەستەکەی ئەیتر بوو بە خەم و تەمێکی نادیار و لە ڕۆح و ڕەوانیدا جێگیر بوو. تەوازۆی لە ڕادەبەدەر بێناونیشان و بێجەنگی بوو بە ئاکاری ژیانی و تایبەتمەندی کەسایەتی ساکاری. دوژمنی خۆدەرخستن و فرۆفیشاڵ و خۆ هەڵکێشان بوو. ئەم نەریتە ژوای لێکرد بوو لە خوێندندا زۆر لە بەرچاو نەبێ، وەک خۆی دەیوت ئەوەندە سعی دەکەم نەکەوم. هەرچەند چێژ و توانایەکی زۆر باشی بوو بۆ فێربوون، خۆشنویست بوو، وێنە کێشێکی لێهاتوو بوو، پەیکەرسازێکی دەستنەخشین بوو، دەنگخۆش لە دیکلەمە و گۆرانیدا بوو، دەستی نووسینی بەتام و چێژیشی هەبوو. ئەگەر لە کۆمەڵگایەکی نەختێ پێشکەوتوودا بووایە هونەرمەندێکی تەواو بوو. بەڵام بەداخەوە ساڵانی خوێندنی بە بێدەنگی و زۆر ئاسایی تێپەڕی. لە تەمەنی 9 ساڵیدا خەم و تەمەنا دیارەکەی کە وەک سێبەر بە درێژایی ژیانە کورتەکەی لەگەڵیدا بوو، نەختە ڕەواڵەتی گۆڕی و بوو بە خەمی خەڵک و ژانی گەل. زۆر حەزی دەکرد یارمەتی خەڵکە هەژار و بێدەرەتانەکان بدات، هات و چوویان کات و تەنانەت لەگەڵیشیان بژیت.
بیرم دێ لە تاران بووین شەوێکی ساردی زستان بوو بەفر دەباری لە قوژبنێکی قراق یەکێ لە جادەکانی تاران پیاوێکی هەژار کە شتێکی وای لە بەردانە بوو لە سەرمادا دەلەرزی کەمانچەی دەژەن ڕاوەستاین و گوێمان لە دەنگی خۆشی کەمانچەکەی بوو سەیری ناسیحەم کرد دیتم خەم و پەژارێکی قوڵ هەڵی گرتووە کە دیتی من سێری دەکەم بە پەلا چی پارەی هەبوو لە گیرفانی دەری هێنا و ڕووی لە من کردوتی چەند پارەت بێە منیش چیم هەبوو پێم نیشاندا وتی بیدە بە من پێمدا گورجوەری گرت و لە دەستی کابرای کەمانچە ژەنی کرد ئەو شوێنەی کە ئێمەی لێبووین بە ماڵەکەمانەوە زۆر دوور بوو هەردووکمان پارەمان لێ بڕابووە تەنانەت پارەی کڕینی تاقەبلیتێکی پاسیشمان نەبوو وتم ناسیح چ بکەین چۆن چینەوە دەستی کرد بە پێکەنەوەی وتی بە پێیان دەڕۆینەوە خۆ بەقەد ئەو پیاوە تووشی ئازارنا کارگریم پرداخته در کوره رنج و مشقت قدرت عظیم تاریخ ساز ماییم دریای توفنده کار سوسیالیسم افق آرزوهای من افق آرزوها و طلیعه روشنی فردا شپولی لافاوی یار ایمن دریای خروشی کار شپولی لافاوی یار ایمن دریای خروشی کار سوسیالیسم آسوی آواد آسوی آواد تو روش آواد سوسیالیسم آسوی آواد آسوی آواد تو روش شرطی روزگار سورینین توی آزادی چگین چرخ جان از ماست بذر آزادی را ما میکاریم نه فقط اینجا در همه جهان برمی افرازیم پرچم انقلاب من را سوسیالیسم افق آرزوهای من افق آرزوها و طلیعه روشنی فردا آسوی آواد تو روش آواد سوسیالیسم آسوی آواد آسوی آواد تو روش نوید میدهیم نوید سرخ در تمامی کارگاه‌های دور و نزدیک آتش خود را برافروزیم ریشه ظلم و بیداد را برکنیم خورشید دربند را رها کنیم دسترنج من از آن ماست جهان از آن ماست سوسیالیسم افق آرزوهای من افق آرزوها و طلیعه روشنی فردا باڵێ نادەین باڵێنی سوور لە گەشتکارگای نزیک و دوور ئاگەری خۆ داگەرسێنی ڕیشەی زۆڵ و زۆردەردین ئاگەری خۆ داگەرسێنی ڕیشەی زۆڵ و زۆردەردین سوسیالیسم آسوی آواد آسوی آواد تو روش آواد سوسیالیسم آسوی آواد آسوی آواد تو روش خۆری دیلمان ڕزگارەکەین خۆمان بۆ خۆمان کارەکەین خۆری دیلمان ڕزگارەکەین خۆمان بۆ خۆمان کارەکەین سوسیالیسم آسوی آواد آسوی آواد تو روش آواد
لە دووە ساڵانی ناوەندیدا بوو سەردەمی مێرمەنداڵی تەواو کردبوو. ماڵمان بۆ تاران گواستەوە. لە تاران ئاڵوگۆڕێکی زۆر بەسەر بیر و باوەڕی دەهات. کتێبی دەخوێندەوە. سەری لە پێشانگاکان دەدا و زۆر حەزی لە زانینی نوێ و ناسینی مرۆڤی باش و لێهاتوو دەکرد. جاروبار پێکەوە سەرمان لا گەڕەکەکانی باشووری تاران دەدا. کاتێ لەو ناوە چاوی بە خەڵکی هەژار و ئەو کەسانە کە تووشی مادە سڕکەرەکان ببوون و لە قەراغ جادەکان بەلادا کەوتبوون دەکەوت ڕەش هەڵدەگەڕا. تووڕە دەبوو دەیکوت کێ بەرپرسی ئەم بارودۆخە لانەبارە. هەر خۆی وەڵامی دەداوە جگە لە ڕژیمی دژ بە گەلیشە کێ دەتوانێ بێ. خوێندنی ناوەندی لە سنا. لە نۆرۆزی نامۆی ساڵی 1961 واتە 1341 لە پەلاماری ساواک بۆ سەرماڵانی کورد چەند کەس لە ئەندامانی بنەماڵەی ناسەحیشگیران. ئەم کارەساتە کوڕووکاڵی بنەماڵەی گیراوەکانی داشڵەکان. ناسەحیش ئەم هێرشە دژ بە گەلی کوردەی زۆر باش لەبیر بوو. کاتێک گەورەتر بوو کەوتە مەراغ بزانێ ئامانج و بیر و باوەڕی خزمە گیراوەکانی بەتایبەت و کەسەکانی دیکە بەگشتی چ بوو بۆ چ مەبەستێک تێدەکۆشان و بە ئاواتی پێکێنانی چ شتێک بوون. لەم بارەوە پرسیاری لە زۆر کەس دەکرد. هەر لەم سەر و بەندەشدا بوو دایک و باوکان و تەنانەت منداڵەکانیشیان بوون بە ئاشنای زیندان و کارزانی کتێب شاردنەوە. خوێندنی ناوەندی لە تاران. ساڵی 1347 هەساوی بووم بە قوتابی زانستگای تاران. زۆر جار دەهاتە لام و سەری لە زانستگا دەدا. لەم سەر و بەندەدا بە چەشنێکی دیار و بەردەوام کاتی خۆی بۆ کتێب خوێندنەوە تەرخان دەکرد. لەم لەولۆلا کتێبی یاساقی دەست دەخست و گورج دەیخوێندەوە ئەگەر ماوەی هەبوایە بە ئێمەشی دەدا بیخوێنینەوە. یەکێک لەو کتێبانە کە زۆر حەزی لێ بوو و سەرنجی ڕاکێشا بوو کتێبە بەناوبانگەکەی نێگێ چڕنی بشکی چ دەبێ بکرێ بوو. زۆر جار ئەم کتێبەی خوێندەوە. بیرم بێ تازە ژانیگەل لە نووسراوەکانی مامۆستا برایم محمەد بڵاو بووەوە. من نوسخەیەکم دەستکەوت بوو خوێندمەوە. ڕۆژێک ناوەڕۆکی ژانی گەلم بۆ ناسێح دەگێڕاوە. دیتم بە حەزێکی زۆرەوە گوێ دەداتە گێڕانەوەکەم. پاشان وتی بۆ وەری ناگێڕیتەوە سەر زمانی فارسی. ئەگەر تاقەتت نییە تۆ بڵێ من دەینووسمەوە. بڕیارماندا هەردووکمان پێکەوە ئەم کارە بکەین. بەڵام ئەو گیرە و ماوەیەکی تر منێژ گیرم. بەداخەوە کارەکە سەری نەگرت. ناسێح ئەوەندە تامەزرۆی خوێندنەوەی ڕۆمانی ژانیگەل بوو بۆ خوێندنەوەی بە هەر چەرمە سەریەک بوو خۆی فێری کوردی نووسین و خوێندنەوە کرد و ژانیگەلی بە تەواوەتی خوێندەوە. پیشمرگ کارگرانیم، حامی دهقانان، کمالی زحمتکشانیم. بگذار در سراسر جهان بپیچد تا هر کجا که ندای ما به گوش میرسد. ما پرچمداران بیباکیم، خواهان برپایی دنیایی نو، دنیایی بدون استثمار، دنیایی که حاکمیتش در دست مردمانش باشد. حکومت سرخ کارگران. سوسیالیسم روشنی بخش جهان فرداست، فردایی که استثمارگران سرنگون شدند. پیشمرگ انقلاب ایرانیم، جانبازان رعایی ستم دیدگان. به اتکا به نیروی خود و در حمایت وسیع مردم در راه رسیدن به حق تعیین سرنوشت پای می فشاریم. پیگیر، بیوقفه و مصمم،
نیروی خلق را در حمایت خود داریم. هرچند راهمان دور، سخت و خونین و سرخ، اما چه باک از مرگ و نیستی جان میبازیم در راه زندگی. از پیکر خود پلی سرخ میسازیم بین دو دنیای کهن و نو. با خون سرخ خود خواهیم نوشت این سرزمین را برای مرتجعین گورستان خواهیم کرد. ما پیشروان کارگرانیم، خار چشم سرمایداران، فوران خشم و کین، بیرحم در برابر دشمنان، فروغ رهایی مهنت زدگانیم، دشمن اهریمن استعماری. برافرازنده پرچم سرخ، رهرو راهی دور، جانبازان راه آینده، به سان انقلابیون جهان، خونمان روشنگر راهمان، چشم امید مهنت زدگان به راه ما، پیروزی ما آرزوی استثمار شدگان. آینده زحمتکشان روشن خواهد شد. نگاه کن حکومت کارگری را. زحمت کشانی، کوملای زحمت کشانی، کوملای زحمت کشانی، کوملای زحمت کشانی. ڕۆژێک بێدەنگ و ساکارانە خۆی ئامادە کرد بۆ بەشداری لە کۆنکوردا. نزیک نیوەڕۆ بوو هاتەوە. وتمان ها چت کرد؟ شێریت یان ڕێوی؟ وتی هیچم نەکرد، وا دیارە ڕێوی بم، دەرناچم. بانەوسان بوو لە سەربان دەنووسی. بەرەبەیانی ڕۆژێک لە دەرکەیاندا دیتمان هاوڕێکی ناسێحە، ئەویش بەشداری کۆنکوری کردبوو. کوڕەوتی هاتووم لەگەڵ ناسێح بڕۆین وەڵامی کۆنکور وەرگرینەوە، دەڵێن ناوی ئەو کەسانە کە دەرچوون لەبەر دەرکی زانستگا بڵاوکراوەتەوە. ناسێح نووست بوو بە خەبەریان هێنا. هەستا هەر لەسەر بانەکەەوە ڕووی لە هاوڕێکەی کرد و وتی کاکە دەزانم من دەرنەتووم، تۆ خۆت بڕۆ، هیوادارم سەرکەوتوو بیت. ڕۆژێ دواتر ناوی دەرچووان لە ڕۆژنامەکاندا بڵاو کرایەوە. ناسێح دەرچوو بوو، بەڵام ناوی هاوڕێکەیمان لە هیچ شوێنێکدا نەدی. ناسێح ساڵی 1348 هەتاوی لە زانستگای جوندی شاپور لە ئاهواز لە بەشی کشت و کاڵ لەقی ئاژەڵداری وەرگێڕا. لەبەر ئاشنایی زۆری بە ژیان و پێویستیەکانی گوندیەکان ئەم خوێندنەوەی پێ باش بوو، بەشک و بتوانێت لە داهاتوودا یارمەتی خەڵکی هەژاری گوندی بدە. ناسێح جموجۆڵی قوسابیانی زانستگای تارانی دی بوو، ئاشنای کەشوهەوای چالاکی سیاسی لە تاراندا بوو. کاتێک چووە ئاهواز دیمەنێکی دیکەی دیت و ئەم دیمەنە زۆر ئەوی ڕازی نەدەکرد و هەستی بە بۆشاییەک دەکرد. بەڵام زۆر زوو ئەم بۆشایەی پڕ کردەوە. سەری ئاشنایەتی لەگەڵ عەرەبە خێوەتنشینەکانی ئەو ناوە کردەوە، پاش ماوەیەک بوو بە هاوڕێ و یار و ئاشنایان. لەسەر ئەم عەرەبانە گەلێک زانیاری بەنرخی کۆ کردبووەوە. هەڵسوکەوتی ناسێح لە ئاهوازدا دوور لە چاوی ساواک نەبوو. ماوەیەک بوو خستبوو یانە ژێر چاودێریەوە. جارێک لەلایەن زانستگاوە دەیان بن بۆ گەڕانی زانستی بۆ باکووری ئێران. لەم گەڕانەدا ساواک هەلی بۆ هەڵدەکەوێ و ناسێح دەفڕێنن. پاش کارە ساتەکە یەکێک لە هاوڕێکانی تەلەفۆنی بۆ من کرد و ئاگاداری کردم. ئەو کاتە منیش وەک ئەفسەر لە ئیجباریدا بووم لە شاری سنا. ناسێح بێشسەر و شوێن ببوو. ناچار منیش چوومە تاران و بنەماڵەی خۆمانم ئاگادار کرد. کە گەڕامەوە بۆ سنە منیشیان بە جلو و بەرگی ئەفسەریەوە گرت. دایک و باوک ئیتر ئۆقرەیان لێبڕا، بەتایبەت دایکم زیندان نەماسەری لێ نەدا. ئاخری لە پاش ماوەیەکی زۆر ناسەحی لە زیندانی عادڵ ئابادی شیراز و
منی لە زیندان و ئەشکەنجەگای کۆمیتەی هاوبەشی دژ بە خراپکاری لە تاراندۆزیەوە. پاش چەند مانگ ناسێح لە زیندان ڕزگار بوو، چووە سەر دەرس و دەورەی خۆی و بە هەر چەرمەسەریەک بوو کۆتایی بە خوێندنەکەی هێنا، بەڵام ساواک دەستی لەسەر هەڵنەگرت. ناسەحیان کرد بە سەربازی سفر و ناردیان بۆ بیرجەن لە پارێزگای خۆراسان. یەک لە تایبەتمەندیەکانی ناسە ئەوە بوو هیچ کات لە کاتی نائاسایی و تنگانەدا بێ هیوا و دەستپاچە نەدەبوو، لە کاتی زۆڵم و زۆرەم لێدا لەسەر کار و بیر و باوەڕی خۆی سوورتر دەبوو. کاتێک چووە بیرجەن لەوێش بوو بە دۆستی نزیکی هەژار و زەحمەتکێش. هەمیشە دەیوت بیرجەن بە تەواوەتی مڵک و خەڵکی ئەو ناوە کوێلەی بنەماڵەی عەلەم وەزیری دەرباری شان. زۆربەی خەڵکی ئەوێ نەخوێنەوار و توشکراوی مادە سڕکەرەکانن بە تایبەت تریاک. دەیوت منداڵی 5-6 ساڵە بە تەونەوە خەریکن بە درێژەی ڕۆژ بۆ بنەماڵەی عەلەم. دایک و باوکانیش لە بێستانی زەعفەران دەبوو کار بکەن هەر بۆ ئەوان. ناسێح لێرەشدا گەلێک زانیاری لەسەر ئەم چەوسانەوە بێ بەزەیانەی ئەو ناوە کۆ کردبووەوە. جماهير الأرض المحتلة يا جماهير الأرض المحتلة يا جماهير الأرض المحتلة يا جماهير قولي قولي يا جماهير الأرض المحتلة صوتنا انطردت جيدي من درية الشعلة يا جماهير يا جماهير يا جماهير الأرض المحتلة. مردم سرزمین اشغال شده، توده ها بپاخیزید توده های سرزمین اشغالی، انقلاب آغاز شده است. خون من هم مایه شعله های مشعل این راه. هیچ چیز ما را از ادامه راه من باز نمی دارد. راه من از آنچه هست سخت‌تر نمی شود. هیچ چیز عزم من را سست نمی گرداند. خون من نیرو بخش انقلاب است. به پیش توده های جنبش، دشمن را زیر یورش خود گیرید. به پیش. تمثيل الثورة ولاديكي احنا ولادك يا يما واحنا ولاديكي يم الشهداء وجد تمثيل الثورة ولاديكي احنا ولادك يا يما واحنا ولاديكي الدم الغالي نحررها وحياتي الله. برخیزید توده های سرزمین اشغالی، خونهای ریخته شهدا. به ما هم انقلاب را بخشید، هم فرزندان انقلاب را. با خون خیش آزاد خواهیم کرد. پیروزی از آن ماست. برخیزید توده های سرزمین اشغال شده. حرب التحرير يا جماهيرنا طويلة ومرة، مثل فلسطين ثورتنا ثورة مستمرة. حرب التحرير يا جماهيرنا طويلة ومرة، مثل فلسطين ثورتنا ثورة مستمرة. نبرد برای آزادی، مردمان رنج کشیده راه دراز و تلخی در پیش دارد. با نام فلسطین انقلاب ما انقلابی است تا رایی. صلح نخواهیم کرد هرگز، سازش نخواهیم کرد هرگز. نه صلح و نه سازش، حتی به اندازه یک دانه شن. پاش ئەجباری ناسەح بێبەشکرا لە هەر چەشنەکاری دەوڵەتی، ئەویش بۆ دابینکردنی ژیانی لە ملاولۆلاکاری بچووکی دەدۆزیەوە بۆ ماوەی خۆی پێوە خەریک دەکرد، هەتا سەرهەڵدانی شۆڕشی ئێران. ناسێح بە شێوەیەکی هۆشیارانە و بەربەڵاو لە خۆ پێشاندان و کارەساتەکانی شۆڕشدا بەشداری کرد و گەلێک چالاکینەوە. یەک لەو بیرەوەریانەی کە بۆ منی گێڕابەوە گرتنی دام و دەستگای ساواک بوو. دەیگوت کاتێ بینای سەرەکی ساواک واتە ناوەندی ساواکمان داگیر کرد، گەلێک مەلەفی جۆرا و جۆرم کەوتە دەست و باش پێچامەوە لەگەڵ خۆم بیبەم، بەڵام کتوپڕ بوو بە تەقە و هەڵات و لەو بگرە و بەرەدا
و لەفم لێکەوت و لێمون بوو. هەروەها لە گرسنی زانکۆی پۆلیسیشدا بەشداری کردبوو. هێشتا کۆماری ئیسلامی نەکەوتبووە دارەدارە، ڕۆژێک کۆمەڵێک سەرسەری بە سەرپەرشتی مەلایەکی بێشەرم و حەیا ڕژانە ماڵمان. لەبەر ئەوە ڕاپۆرتیان لێدا بووین. ئێمە کوردینی و دژ بە شۆڕش. هاتوچوومان لەگەڵ ماڵە مەسیحیدا هەیە و چەک و تەقەمەنیمان لە ماڵدا شاردوەتەوە. ماڵیان پشکنی و تێک و مەکانیاندا. شتێکیان نەدۆزیەوە، بەڵام لە کتێب و نووسراوە هەرچێکمان هەبوو لەگەڵ خۆیان بردیان. پاشەم کارە ساتە ئیتر مانەوە لە تاران باش نەبوو. ناچار منە ماڵە گەڕانەوە بۆ شاری سنە. لە سنە ناسیع بوو بە ئەندامی سەرەکی کۆمەڵی داکۆکی لە ئازادی و شۆڕش. وەک ڕۆڵێکی دڵسۆز و بە ئەمەکی شاری سنە هەموو هێز و توانایی خۆی بۆ سەرکەوتنی ئامانجەکانی خستەگەڕ. دەوری ناسیح لەم کاتەیە لە قاودانی بەکرێگیرە و خۆفرۆشەکاندا زۆر دیار بوو. پاشان وەک پێشمەرگێکی فیداکار و بەوەفا هاتە ڕیزی خەباتکاران بۆ ئازادی و سەربەسی و گیانی شیرینی خۆی لەم ڕێگایەدا بەخت کرد. ڕۆژێک کە دەبوو ماڵاوایی لێ بکەم بۆ هاندەران دەچووم بە دوای چارەنووسێکی نادیاردا، ئەویش بۆ کەسێکی سیاسی و شۆڕژگەر ڕۆیشت بە شوێن بیر و باوەڕی خۆیدا و لە ڕیزەکانی کۆمەڵ و حزبی کۆمۆنیستی ئێراندا درێژە بە تێکەوشاندا. لە کاتی ماڵاواییکردنماندا باوشی پێدا کردم وتی سەرکەوتوبی، سەرکەوتنی تۆ سەرکەوتنی بنیشە. هەر شتێک پێویست بوو بۆم بنووسە بتوانم و دەسەڵاتم هەبێ بۆ دەنێرم. هەتا مابوو قەت لە نامە و کتێب و نووسراوی باش بێبەشی نەکردم. پاش گیان بەختکردنی زۆری پێ نەچوو باوکی لە تاو خەم و خەفەتی ئەو کۆچی دوایی کرد. دایەکی جەرگسوتاویشی لە داخ ڕۆڵەی جوانە مەرگیدا تووشی هەموو چەشنە ئازارێک بوو لە غەریبی هەندەراندا سەری نایەوە. یادی عزیزیان بەرز و بەڕێز بێت. ئاگری شۆڕشمان دوژمنی تێستان تێرشی هێنا سەر کوردستان لە قوڵایی لەوی زەحمەت کێشان ڕا هەڵیان کرد ئاڵا هەستان ڕەسان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە. آتش انقلابمان دشمن را هراسان کرد، یورش آورد بر کردستان. از اعماق قلوب زحمتکشان برافراشتند پرچم و به پا خواستند. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان لەشکرێکی ئەردەشی سووری کرێکاران بۆ زەحمەت کێشی کورد کۆبن لە دەوری رهرو راه اتحاد مبارزه برای رهایی همه کارگران، علیه امپریالیسم، برای آزادی ایران و حق تعیین سرنوشت ملت‌ها. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگران. لشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران وەک ئاگر بەردەبن لە گیانی دوژمنان ئەرتەشی خوێن مژان تێدەشکێنن تا ڕۆژی. زحمتکشان کرد گردایید حول پیشاهنگ کارگران کردستان. تنها طبقه کارگر نظامی نوین تواند آفرید برای همه جهان. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. لشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران تێکدەشکێنێستم چۆرچی دێموکراتیک ڕێگای بۆ خۆش دەکا بۆ سوسیالیزم بێوەستان یەکجاری بۆ پێشەوە بێبات. چونان چون آتش بر دشمن میتازند، ارتش خونخواران را در هم میشکنند تا فردای انقلاب با نیروی پرتوان نظم سرمایه را سرنگون کنند. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. یەکگرتن پێکۆشان بۆ ڕزگاری گشتی کرێکاران دژی ئیمپریالیزم بۆ ئازادی ئێران بۆ مافی چارەنووس بۆ میلەتان. ستم را در هم می شکنند و انقلاب دموکراتیک
راهش را برای سوسیالیسم هموار می کند، بی وقفه، قطعی، بی باکانه به پیش تا قله رهایی، تا سوسیالیسم. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگران. اشمل کومالا وک بولان، اشمل کومالا وک بولان، اشمل کومالا وک بولان. لشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران وەک ئاگر بەردەبن لە گیانی دوژمنان، ئەرتەشی خوێن مژان تێک دەشکێنن تا ڕۆژی ڕابەرین، تێک بێهێزی تەیار حکمی سەرمایەدار بڕوخێنێت. پێشمەرگەی کۆمەڵە وەک بۆڵان، پێشمەرگەی کۆمەڵە وەک بۆڵان، پێشمەرگەی کۆمەڵە وەک بۆڵان، لەشکرێکی ئەرتەشی سووری کرێکار. بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆسایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئاڵلقەیەکی دیکەیەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست بێت.